بەپێی هەڵسەنگاندنێکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوونی حکومەتی هەرێمی کوردستان کە بۆ سەرجەم دام و دەستگا و وەزارەتەکانی حکومەتی هەرێمی کردووە، دەستگای گشتی کاروباری مین لە پێشەوەی ڕێزبەندیەکانە و بە یەکێک لە باشترین دام و دەستگاکانی حکومەت ئەژمار کراوە. کاری جدی ئەکەین کە لەو ماوەی کە لە بەردەستمانە ناو لەم مؤسسەیە کار بکەین تاوەکو بتوانین لە ڕیزبەندیەکە بچینە پێشتر و کاری باشتر و جوانتر پێشکەشکەین. محەممەد ئەحمەد سەرۆکی دەستگای گشتی کاروباری مینیش هۆکاری بەدەستهێنانی ئەو پلە باشەی دەستگاکەی بۆ پلان و بەرنامە تۆکمەکانیان و بەدواداچوون بۆ کێشەکان و پێشکەشکردنی خزمەتگوزاری باش بۆ هاوڵاتیان دەگەڕێنێتەوە. ئاشکراشی دەکات ئاواتی زۆر لەوە زیاتریان هەیە کە پێشکەشیان کردووە. لە ماوەی 6 مانگی ڕابردوو هەڵسەنگاندنێکیان کردبوو بەپێوە هەڵسەنگاندنە دەستگای گشتی کاروباری مین لە ڕیزبەندی پێشەوەی ئەو وەزارەت و دام و دەستگایانەیە کە هەڵسەنگاندنەکە بۆی ئەنجام دراوە و پلەبەندێکی باشی هەیە لە ڕیزەکانی پێشەوە لەگەڵەوەشی ژمارەیەک وەزارەت و دام و دەستگا کە نەیانتوانێت لە هەڵسەنگاندنە دەربچن و پلەی باش بەدەستبێنن، بەڵام خۆشبەختانە دەستگاکە ئێمە لە پلەی پێشەوە ئەو هەڵسەنگاندنە ئەم هەڵسەنگاندنە بەڕاستی خۆی لە خۆیدا دەستکەوتێکی زۆر باشە بۆ بەشداریکردنی ئێمە لە کابینی حکوومەتی هەرێمی کوردستان کە یەکێک لەو مؤسسانەی کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەرمان گرتووە کە سپاس بەخوای گەورە توانوێتی لە هەڵسەنگاندنی حکوومەتی هەرێمی کوردستانە پلەیەکی باش بەدەستبێنێ، بەڵام ئەکید ئەمەش تموحی ئێمە نیە لێرە، بەڵکو تموحی ئێمە زۆر لەمە زیاترە گرتنی پلەی یەکەم و دووەمە لەو هەڵسەنگاندنە. وێڕای بەرەو پێشچوونی دەستگای مین لە ڕووی ئەدا و کار و جۆری خزمەتگوزاریەکان بە تایبەتی پێشکەشکردنی خزمەتێکی زۆر بە هاوڵاتیان، بەڵام چەندین ئاستەنگبەری لە بەرەو پێشبردننی زیاتری دەستگاکە گرتووە. بەڕێوەبەری گشتی کاروباری تەکنیکی دەستگای مینیش دەڵێت ئەگەر حکومەت پاڵپشتی تەواومان بکات بۆ تێپەڕاندنی ئەو ئاستەنگانە ئەوە دەتوانین کاری باشتر بکەین. بە شێوێک لە ماوەی 10 ساڵ تەواوی کوردستان لە مین و تەقەمەنیەکان پاک دەکەینەوە. پێویستی بە قودرەی مالی بە قودرەی مەزدەری مرۆیی هەیە، سەرچاو مرۆیەکان هەیە و پێویستی بە لۆجیستیک و ئەچیزە و ئامێری زۆر هەیە، پێویستی بە بودجەیەکی زۆر فراوان هەیە کە حکوومەت یاخود کۆمەک بەخشەکان بتوان هاوکارمان بن چەنێ سەرۆت و سامان و بودجەت زۆر بێت تۆ بەرهەمی باشتر و کوالیتی باشتر ئەتوانی بەدەستبێنی. بەرەو پێشچوونی کارەکانی دەستگای مین و دەستنیشانکردنی بەیەکێک لە باشترین دام و دەستگاکانی حکومەت لەلایەن فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوونی حکومەتی هەرێمی کوردستان ئەوە دەسەلمێنێت کە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی لە حکومەت لەو دەستگا و دەستە و وەزارەتانەی کە سەرپەرشتی دەکەن زۆر دڵسۆزانە کار دەکەن و شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ خزمەتکردنی هاوڵاتیان. بە جۆرێک زۆر جار هاوڵاتیان تەنانەت نێرانی کۆمەڵیش دەڵێن ئەگەر بێت و سەرجەم وەزیر و بەرپرسەکانی هەرێم بەو دڵسۆزەی کە نوێنەرەکانی کۆمەڵ لە حکومەت هەیەە کاریان بکرد بە ئەوە باردۆخی کوردستان زۆر باش دەبوو، بە شێوەیەک دەگەیشتە ئاستێکی چاوەڕوان نەکراو. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.